لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە سلێمانی و دەوروبەری و ناوچەکانی شارباژێر زیاتر لە 100 ملیم باران باریوە. ئاوی چەم و ڕووبارەکان زیادیان کردووە. دەشت و دەر و کژوگیا سەرشادن بە تێربوونیان لە ئاو. کەژناسی سلێمانی دەڵێت زۆرترین ڕێژەی بارانبارین لە سنووری شارباژێر بووە کە ڕێژەکەی زیاتر لە 123 ملیم باران باریوە. کاریگەری شەپۆلەکەش تا دوو ڕۆژی ئایندا هەردەمێنێت. ماوەی ڕابردوودا دیارە بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵەپەسووی کە ناوچەکەی گرتبووانە شەپۆلێکی بارانبارین بە بڕی جاجا زۆربەی زۆری ناوچەکانی گرتبووانێ و لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا بڕی 9.3 ملیم باران لە سنتەری شاری سلێمانی تۆمار کرابووە کۆی گشتی بارانبارین 609 ملیم بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 378 ملیم. دیارەمە بە جیاوازی ناوچەکان و کاریگەری ئەم شەپۆلەش ئەم ڕۆژ بەردەوامی ئەبێت بە شێوەی بارانبارینی بەهارەکە، هەنێجار بە شێوەی بارانی ناو بە ناو و هەنێجار ئەگەری لێزمە باران بە تایبەتی ناوچە شاخاوی بەرزایەکەم. بەڵام کاریگەری شەپۆلەکە بەراورد بە ڕۆژانی پێشووتر بەرەو لاوازبوون و بەرەو کەمبوونەوە چوە. بۆ سبەی نێژ کاریگەری ئەم شەپۆلە تا ڕادێکی زۆر بەرەو لاوازبوون دەڕوات و لە سەرەتای هەفتەی داهاتوە کەش و هەواکە بەرەو جێگیربوون دەچێت. ئاستی ئاوی بەنداوی دوکان 25 سانتیمەتر زیادی کردووە. بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ڕێژەی ئاوی بەنداوەکە زیاترە، بەڵام بۆ ئەم ساڵ بێڵماوسەکە پڕ نابێت چونکە 4 ملیار مەتر سێجا ئاوی پێویستە بۆ سەرڕێژکردنی بەنداوەکە. ساڵ لە سەرەتای مانگی سێدا بەڕاستی بێهیوا بووین کەوا ئەم ساڵێکی زۆر باش نابێت و ساڵی خراپە بێ، بەڵام ئەوە بوو لە مانگی سێدا یەک دوو مۆجەی باران هاتەوە. ئێستا لە مانگی چواریشدا مۆجەیەکی زۆر باش بۆ بارانبارینە. ئەوە لێرەدا لەم شوێنەیە مەوەستاوین 39 ملیمەتر باریەوە لە شوێنەکانی پشتەوەی بەنداوەکەش دەکەوە لێمانەوە دیارە زۆر بارانباریوە. ئەمە وای کرد کە لە ماوەی ئەم 24 ساعتی ڕابردوودا نزیکی 25 سانتیمەتر ئاستیاوەکەمان زیاد کەوە هیواشمان وای ئەم چەند ڕۆژێکەوە دێ بە دوایدا هەر بەو شێوازە ڕۆژانە شتێکی زۆر باش زیادکە بەو ڕێژەیە گەشتینە نزیکی لە سا 30 لە ناو دەریاچەکەماندا. ئەگەر جیاوازیشی بکەین لەگەڵ پارەم کاتە ماوەیەک پێش ئێستا لەگەڵ پارەم کاتە نزیکی 2 متر جیاواز بووین، ئێستا تەنها 94 سانتیمەتر جیاوازیمان ماوە و هیوامان وایە 94 سانتیمەترش بەرەبەرە پڕ بێتەوە نەمێنێت. نەخێر بێڵماسەکەی دوکان ئیلا لە ساڵە لافاویەکاندا پڕ دەبێ. ئەویش ساڵی 2019 و ساڵی 1970 بوو کە ئەم ئاستێکی ئێستا ئەمانە لە ناو دەریاچەکەدا ئەگەر باز لە بێڵماسە بگەین ئەبوو ئێستا یەک بێت نەکو 5 یان نەکو نزیک ناوەڕاستی مانگی چوارە واتە 3 مانگ و نیو ئێمە بم لاوە هاتوین و ئەنجە ئێستا لە ماستە دەنکەواتە باز لە بێڵماسەکە ناکەین ئەم ساڵ بە هیچ جیازێ. بەهۆی بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو زۆرێک لە کانیاوەکان و ڕووبارەکان زیادیان کردووە. شارەزایان دەڵێن زیاتر لە 30 ساڵە بارانی وەها لەم وەرزەدا نەباریوە. ئەوە وا دەکات ساڵێکی پڕ ئاویمان هەبێت کە لە مەترسی وشکە ساڵی ڕزگارمان بووە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام قەزای دوکان.